ئەمە vê pirsê zêdetir gotûbêj bikin لەگەل بازرگان و parêzeran jî li stûdiyê لەگەل me ne Rêzdar Dilêr Ebdulxaliq parêzerganê hawardekirina Cilûbergan kak Bêstûn Enwer parêzerê rawêşkar spas bi amedebûna we kak Dilêr ji we eger dest pê bikem hink Cilûbergên kî vetînin zêdetir çi cûre Cilûbergin Cilûbergê me zêdetir li Tirkiye dên ew wekû pêm gotî birandekî Fransîşman heye ke bi navê me Festo ew bes pêlawa ew weçîlî sereçîne bi xwe me ew birandî orjînal kopî niye ne kopî niye zor dêt bi navî kopî kêşe gewreke ew ye û bi navî kopî ke defrûştê bi nirxî girantir jî defrûştin rast li ber wê lêrana bi hukmê ke bazareke azad e kontrolekî wekû pêwîstî ji niye li ser ew cilûberganê ke hawrde dikirin ke kopî ne li ser ew esasî متمانە کەم بووە لە بینی مشتری و دوکاندار بەڵام هەندێک شت هەیە زیامان دەکاتەوە کە دەتوانین لە بۆ مشتریەکەمان بسەلمێنین کە بڕاندەکەیمە ئۆرجینەڵە و کۆپی باشە زیاتر ئەوانەی کە تێنە ئینان یەن سەختەنە ژکی ژان وڵاتی دەربازی هەرێما کوردستان و عێراقی دەبن خۆی ئەگەر باز لە کوردستان بکەین زیاتر لە تورکیا دێ بەڵام ئەگەر باز لە وڵاتە بکەین کە لە هەموو وڵاتەکان زیاتر کاری سەختە دەکات سیم بە پلی یەکەم دێ لە دوای ئەو هند و بەنگلادیشە پاشان تورکیا بەڵام بە حکومی نێزیچەکەمان لە تورکیا زیاتر لە تورکیا هاوردە دەکرێت ئەو یەن کوژ تورکێتێن چەند ژوان پڕانی سەختەنە وها دەبینی لە تورکیا کە دێن هەموو بڕاندێک مەرز نییە سەختەوی تو دەتوانی بۆ خۆت بە کوالیتێکی باش دروستی کەی و بە ناوی خۆت بەڵام ئەوەی کەوەکو بڕاند لە تورکیا دێ بڕوانە کەم هیچی ئۆرجینەڵ بێ ئەو براندێن ناو و دەنگێن جیهانی زۆر ئەوەن کوتێنە سەختەکردن زیاتر بەدڵنیایەوە لە بەرەوەی ئەوان کار چییە؟ هۆکارەکە ئەوەیە پێویستی بەتونیە کە ڕێکلامی لە بۆ بکەی خۆی خەڵک زیاتر لە دوو ئەو بڕاندەیە ناوەکەی باگراوندێکی باشی هەیە ئیدی زیاتر ئەو بڕاندانە کۆپی دەکرێت باشە کاک بێستون دەبان حالەتاندا لە هەرێما کوردستان هیچ ئیجراعات هەنە شتێک دەکردن بەداخۆ دەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان ئەو ئیجراعاتانە زۆر کەم دەکرێت و لە هەمان کاتدا بالفعل جێبەجێکردنی یاساکەش بەرەک زەحمەتە بە حکمی ئەوەی یعنی داواکاری لەسەر ئەو بڕاندانە با بڵێن ئەو جلوبەرگانە کە دێ و کۆنتترۆلیشی ناکرێ زەحمەتە ئەگەر بەپێی یاسا بێ بەخۆی یاساکەمان هەیە بەڵام هەیە یاسامان هەیە بەپێی هێمای یاسای هێمای بازرگانی و هێمای بازرگانی ڕقم 21 سال 1957 هەموار کرا و هەمووی ڕێخستووە کە چۆن دەبێ ئەو هێما بازرگانیا خۆن ئەو جلوبەرگانی کە بڕاندن یان مارکەنە کە حەسرینە یاخود ینی تایبەتە بۆ ئەو معاملەیانە ئەو شەریکەی کە دروستی دەکاتن بەڵام بەداخۆ شتە لێرە ناکرێ ئەوەش لەبەر ئەوەیە وتمان کۆنتترۆلکردنی زەحمەتە و یاساکەش بە پێویست جێبەجێ ناکرێت باشە ئەوروپا بڕیارێکی داوە کە ئەوەی کە مارکەیەکی سەختە بکەتە بەری بەکاربێنیتن و تێپەڕی چەند وڵاتێکی ئەوروپا ببێتن ڕوبەڕووی دەبنەوە ڕێگە ناداتن یان هەناردەی ئەو وڵاتانە بکەیت پێتان وایە لە وڵاتانش قرسە جێبەجێ بگەر شتێکی وە یەش هەیە چون بوونەمونە دەڵێ کەسێک جلوبەرگێکی لەبەرە و ساختەیە وەرە ئەو کەسە کۆنتترۆل کێ بڵێ وەرە جلەکە ساختەیە خۆی زەحمەتە بەڕاستی ئەوە بەڵام با بڵین باسی دەوڵەتی ئەوروپی بکەین دووەلی ئەوروپیەکان ڕێخستنی یاساکە لەوێ زۆر جیاوازتر لە ئێمە وە کۆنتترۆلکردنیان بڕێک باشترە لەبەرەوەی هەر وڵاتەک و با بڵین بەپێی ئەو سەیتەڕەی کوالیتیی کە لە کوالیتی کۆنتترۆلیان هەیە و یان ئەو بازرگانانەی کە ماوەدەکان دێنێنەرە کۆنتترۆلیان بڕێک باشترە ئەتوو بە تاک جیاوازە مەسەن ئەوروپیەکە دێتە تورکیا دوو تیشرت دەکرێت مەسەن مارکەیەەکە دەباتەوە ئەوە چناک بەس ئەگە بە مەجموعە زۆر بی بەتاکید کۆنتترۆل دەکرد تووشی غەرامەی زۆریش دەبنەوە ئەوان پێ ناکرێت هەرچی لە وڵاتی مێ تەبانە وشە ناکەوێ با بڵێن بە مەجموعی زۆر دێنی و دەشفرۆشی و بازرگانیش پێ دەکات بەس دووەلی ئەوروپی لە ڕووی کۆنتترۆلکردنەوە بە شێوەی زۆربی بە تاکید کۆنتترۆلی پێ دەکرێت ئەوها بە ئاسانی پێیان داخل ناکرێت باشە کاک دلێر ئەم چاوە ناز بکەین بوونەوە نەبزانم ئەو بوویم باخە سەختەیە بەلکی پارەیەکی ئەو قاس نەکەت و لەسەر هاتیە دانین بەڵێ پرسیارەکە زۆر جوانە لە جێ خۆتی هەر بڕاندێک کە ئەتوو بتەوێ بیناسیەوە کە ئەو بڕاندە کۆپی نییە ئۆرجینەڵە دەبێت ئەو بڕاندە ئەو پێشانگایی کە بڕاندەکەی هێناوە لە تابلۆکەی لە سەر دوکانەکە دانابێ و دیکۆری ناو دوکانەکەش هەمان دیکۆری ئەو بڕاندە بێ کە لە وڵاتەی وەکو بۆ نمونە فەڕەنسا هەیە وەکو ئەڵمانیا هەیە لەبەرەوەی هیچ بڕاندێک ئامادە نییە بڕاندەکەی خۆی بداتە دوو کە وەکو وەچیل
بێ شتێک بکەی لەوەی وان جیاواز بێ ئەوە سەختەکردن هەم دیکۆر و هەم لۆگۆ و ناوەکە نەنا ئەتو کە وەچیلی دێتە سەختەکردن بەڵام ئەوان دەتوانن ئەو کات ئیزراعەتت لەگەڵ بکەن ئەو تشتە ڕوودایە پارێزەر کۆمپانیایەکە ژ فەرەنسا یان ئیتاڵیا هات بیتن وێرە دیتە بیتن کو دیکورێ هاتیە سەختەکردن لۆگۆیە هاتیە سەختەکردن جلوبەرگی ڕوودایە لە هەرێما کوردستانê ئەو شتە ئەو حالەتانە ڕوویدایە بەس نەهاتێتە بەردەمی من بەڕاستی بەس ئەو حالەتە 100% ڕوودەدا و هەشە لەبەرەوەی ئێمە با بڵین لە منشوراتی هێمای بازرگەکان ئەو شەریکە گەورانە هەمووی متابعی ئەو منشوراتانە دەکەن و متابعی ئەو جیهاتان دەکەن لە هەر وڵاتێک مەسەلەن کە دیتیان خاستن کە بڕندەکە وەکو کاگلێر ئاماژە پێکرد ئەکۆ دیکۆڕاتەکە ئەوها بە ئاسانی نایەتە تەزویرکردنی یاغون تەقلیدکردنی بەو شێوە جوالە لەبەر یەکسەر ئەوەی ڕێکاری یاسایی دەکردنە بەرامبەری ئەوە زۆر بە ئاسانی بە هەر با بڵێن بە ڕێکاری یاسایی پیاندا دەخسترێت و پیان قەپات حاڵاتی دیکە هەیە پیتێک لە ناوەکە دەگۆڕن یان ڕەنگێک توختر و کەمتر و زیاتر لێ دەکەن ئەوەش بەپێی یاسای هێمای بازرگانی ئەوەش با بڵێن ڕەت دەکرێتەوە چونکە هەر هێمایەک ببیتە هۆی مەسەن لێکچوونی یاخود با بڵین ئرتیباک یاخودها شڵەژانی ئەو شخصی کە دەکریان مشتری خەڵک ئەوە خۆی لە خۆیدا یەکسەر دیسان دەبێت شەڵت بکرێت بگۆدرێت یاخود هێمای ئەسلەکە قبول ناکە بە تاکید ڕێکاری یاسایی بەرامبەری دەکرێت کاک دلەرنها لە هەرێما کوردستان ئەگەر بچین چاوێک لە ناو بازاردا بگەڕێنین دێ چەند براندێن ڕاستەقینە بینین خۆی ئەویان ڕێژەیە ناتان تقریبا پێ بڵێم ئەو زیاتر براندن بەڕاست براند بە حکمی ئەویان دەگەڕێتەوە بۆ داهاتی تاک داهاتی تاک لێرە وەکو ئەوروپا نییە لۆ لێرە بتوانێت و هەموو شتەکان ئۆریژینەڵ بینی برێونەرەی هەمومان حەزمان لێ مەسەد شتەشی مارکە لەبەر بکەین بەڵام کاتێک دەبینی مارکەکە و کۆپیەکە فەرقەکەی گەلک زۆرە ئیدی خەڵک ڕوو لە کۆپیەکە دەکات بەڵام ناتوانم ڕێژەشی نسبیت پێ برێم کە ئەو نسبەیە لێرانە ئۆریژینەڵەوە هەندێک فروشیار هەنە دەبێژن ماستەر کۆپیە دەرەجەکی کێمترە ژە یا ڕاست ئەبە چاوایە دلێر ماستەر کۆپی هەر کۆپی دانا شەریکێنی ئەمانە کۆمپانیا بەرهەمێنەر نیە بەتاکید نییە نەنە بەتاکید ئەوە هەر کۆپیە بەڵام شەرعێدانە بە کۆپیەکە تۆزێک ڕێکخۆ ئەو شەرعێتی ڕێکخیر کرایە بەڵام بە ئینساف وش بین هەندێک لە ماستەر کۆپیەکانیشی ئەگەر کوالیتێکی باش بکەیت لەبەرەوەی لە تورکیا دەتوانانی دروستی کەیت کەواتە مناتێک گەشتم دکۆپیە دەژی ئاستێکا بلندترە لەمە دەژیت ماستەر لەبەرەوەی تو لە تورکیا خۆ دروستی دەکەی دەتوانی ئەو کات بە کوالیتێکی باشتر کۆپیەکە بکەیت هەرچەند من لەگەر کۆپی نیم لەبەرەوەی لە ڕووی شەرعیشەوە جایز نییە یعنی تو کەسێک کە بۆ براندە ماندی بووە چەند ساڵێک ماندیبوونی لە بۆ کێشایە زەحمەتی زۆری لەبۆ کردێت تۆ ئەکسەر بێ بە ئاسانی هەوڵ دە بە خۆت شتێک دروستکەی تۆ سر لەو کەمترە من ئەو پرسیارکە دلێری کرد کاک بێستن بلا ئەزشتەژ بکەم تا دیفچوون بوو بێ پرسێ کردیا تو ناودا کارش دەکەوە کە پارێزەرێکی ڕاوێژکار بەلکی شکایەتژی هات بنەکردن لە جەموە تو دبینی چ قاس ئەو مارکێن لە هەرێما کوردستانی هەی بفعلی ئەون ڕەسەنن هەروەکو بەڕاستی ئەوەی کە با بڵێن لە اختصاص خۆم کە تەمەشا دەکەم زۆر زەحمەتە بڵێم چەندە یان چەند هەیە بەڵام با بڵێن داوای زۆرمان ینی تۆ ینی برێنشکایەتی زۆرشمان هەیە لە زۆر شەریکات و لە زۆر جیاتی کە شەر نییە بە تەنها جلک بی مادەیتر هەیە شتی تر هەیە ئاینەن تەقلیدیان کردەوە لەوانەیە مەشروبی ئەلکۆحولی بیتن یاخود لەوانەیە کارتۆن بی شتێکی والە کە ئەو تەقلیدە هەیە ئەوە بە من زەڵارتر بیتن داوا هەنە شکایەت هەنە ناوخۆی هەرێما کوردستانە یان لین ناوخۆی هەرێمی کوردستان لە دادگای بازرگانی لە هەولێر ئەمە چەندین داوامان هەیە خۆم ئێستا بەخۆم چەندی داوامان لایە بەڕاستی شکایەتمان کردێ مەسەن لەسەر با بڵێن میثال لەسەر دوکانێک کە ئێستا تەقلیدی چەند با بڵێن خواردنەوەی ئەلکۆحولی کردیا خۆی لە خۆی دەکە مافی نییە و لە شەریکەکە ئوردونە لەیانی بردووە ئەوان لێرە ئاینەن دەکەن ئێستا مەسەن لە ناوخۆی هەرێمی کوردستان زۆر داوامان هەیە شکایەتمان هەیە عینە لەسەر ئەو هێمای بازرگانی و لەسەر ئەو تەقلید ئەگەر لە سەروێکی سەر زیاتر ڕابەستن یا ئەلکۆحۆلێ دادگاه چه بڕیاڵێ لەسەر دەدا ئەگەر بفعلی هاتە ئیسباتکردن و تەقلید کردە بەڵێ ئەگە بەفعلی هاتە ئیسباتکردن و دادگا طبعاً کە بڕیاری کۆتایی خۆیدا ئەو کاتە دادگا بڕیار دەدا بە شەتەبکردن واتە ڕەشکردنەوەی ئەو هێما بازرگانیە لە بەرەبەرەتی تۆماری هێمای بازرگانی یەکسەر ڕەش دەکرێتەوە و ملکێتەکەی دەگەرێتەوە سەر صاحب ئەستەکەی خۆی کە تۆماری کردو هەروە با بڵێن بەپێی داواکاری شەریکەی دایک داوای تعویزیش دەکات طبعاً زەلەر و زەرەرەکانی کەوەی کردووە ئەویش مافێ هەم لە هەمان کات دادگا بڕیاری برین قەرەبووکردنەوە
قەربووکردنەوە کەشی بۆ دەدات چەند کەیسی تو هەڵ بەردەستیتەنە پارێزەر ئێستا حالیان چار کەیسم لە بەردەست چوار کەس بەردەستیتەنە بەڵێ باشە خەڵک چاوە کالای ڕەسەن بناسیتەوە ئەساسەن خەڵک لە پێی دیگەڕیتن زێداتر کاک دلێر بێژن ئەس چم تشتێکی بکڕم بزانم یهەی دەبێشتم جلو بەرگە چەند جارەژ بکەمە بارخوا چەند جارەژی بشم بەلکی تێکنەچیتن ئەبخود لێ دیگەرن پڕانی و بزانن بەلێ دیوا ڕەسەن بیت بێ کواڵیتیا باش بیتن بەڵێ هەروەکو لە پێشتر ئاماژەم پێ کرد ناسینەوەی کە ئەو بڕاندەی کە تو بزانی ڕێک ئۆریژینەڵە دەبێت دیکۆر و تابلوی شوێنەکە ڕێک ئەو بڕاندەوی کە وەکو پێموتی لە فەڕەنسا و لە ئەڵمانیا هەبێ ئەوەی تر کە لە شوێنی دیکە هەیە چکە هیچ بڕاندەك ناتوانانی تۆ بە مشکل جگە لەوە شتێکی دیکە بوو ئەو خەڵک کڕیارەکان بە دوای ئەوەدە دەگەڕێن تەکیید بکەنەوە ئەمە بڕاندە اینجا دەکڕن ئەو پارەیە دەهێنێ کە لەسەری دانراوە بەداخەوە هەرێم لێرانە شێوازی لەبەرکردنی جلوبەرێک لەوانەیە زۆر کەسمان هەیە لێرانە ئەوەندەی بە دوای هەرزانیەوەیە مەسەد لە بۆ نمونەم خۆم مشتری هەیەێتە لام دەرێ من لە بۆ دوو جارمە بەعکسەوە تو ڕاستە لە بۆ دوو جارتە بەڵام ئەوە زرر بە پێست دەگەینی ئەتو جلوبەرگەکە لە بەری دەکەی یعنی دەبی حسابی کوالیتیەکە بکەیت ئەوەندەش خەڵک لە دوو نرخ دەگەڕێ ئەوەندە لە دوو کوالیتی ناگەڕێ نرخی برانداژی گەلێکی بلندە نرخی براندان بلندە بەڵام ئەڵمان مەسەلەی هەیە دەرێ پارەی زیادمان نییە هەموو ڕۆژە شتی هەرزان بکڕین شتی هەرزان ئەژی بێژم هەمی ڕۆژە ئەسێک پێ لاف نەکەمە بەرخۆ لەبەرەوەی ئەتو ئەگەر بەراوردی بکەی بۆ نمونە تۆ لە بۆ نمونە قەمیسێکی براند ئەگەر بکڕی بە $50 قەمیسێکی کۆپیەکە بکڕی بە $20 ئەوەی کە $50 تا حەزت پێیتی لە بەریکە پاشانش دەتوانی هەر بیبەخشی لە بۆ کەسەشی دیکە بەڵام ئەویت کە بە خۆت ڕناگە لە بەریکەی ئیدی وای لێ دێ ئەتو هەر ئاگاشت لێ نیە دانێش کەشت کڕیوە پارەی ئۆرژنەلەکەشت لە سەرڕاوەستایە کەسی کۆپیشت لەبەر کردیە یاچی کوپیە و پارێکی زورت پێداوە حڵاتی وەها بووە شکایت بکرێتن لە دوکاندارێک لە فروشیارێک دوای ئەوەی منی کڕیار زانیم پارێکی زۆر لێم وەرگیراوە کەچی براندیش نەبووە ئەسلیش نەبوو لەوانە بە یەک شوشتن تێک بچێت ئەو حالەتە بەڕاستی تا ئێستا نهاتە بەردەمی من ئەگەر هەبێ یاسامی هەیە سزای هەیە یاسایەکمانە پێ دەڵێن یاسای پارێزگارکردنی بەکارهێنەر واتە قانون حمایەت المستهلك ڕقمیەکی ساڵی 2010 ئەم یاسایە هەموو شتەکانی تەنظیم کردووە کە دەبێ یعنی ئەو شخصی کە شتێک بەکاردێنێ دەبی ینی پارێزگاری لێ بکرێت هەروەکو ئەو میسالێکە گوتم بالفعل شخصەیە قەمێسیش کڕیە مەسەن $100 پێداوە لەگەر یەکەم شتن مەسەن تێک چووە مافی هەیە بچی بگەڕێنەوە بڵێ کاکەوەرە تۆ دایتە منە و غەڵەتە یان با بڵێن احترامان پێڵاو زۆر حالە دەگەڕێنەوە یعنی ما ئێستا لە دووەلی ئەوروپا لە قسەکەی کاگلێری ئەمە لە دووەلی ئەوروپا خۆی فەرقەکە ئەوەیە ئەوان لەوێ کوالیتی زۆر دەور دەبینی شەرت نییە زۆر گرانبی بەس کوالیتەکەی تاڕادەک ئەوەندە باشە و هەرزانیشە بەڵام بەداخەوە ئەو شتە لە کەنەما نبینین گەلێک سپاس پارێزەرێ ڕاوێشکان ڕێزدار بێستون ئەنوەر بازرگانی هاوردەکردنا کەلوپەلان و خوادی کۆمپانیا خودی مارکێژی و مارکێژی هەیە سپاس بۆ ئامادەبوونەوە کاک دلێر عەبدولخالق ماندوو نەبن زۆر سپاس بۆ تۆش